ئێمە ڕۆژانە لە سعات 6 بەیانی دەست دەکەین بەکارکردن. من وەک کارمەندێک لێرەکە 24 ساعتی لێرەم کە تا 12 نیوەڕۆ کار دەکەین بە پڕکردنەوەی ئەو بتڵانەی کە لەلایەن وەکیلەکانەوە بۆمان دێت پڕی دەکەمەوە. هەر بتڵێک کێشێکی تایبەتی خۆی تێ دەکەین کە دەکاتە 12 کیلۆ بە بتڵەکەەوە دەکاتە 28 کیلۆ. ئێمە ئەچین بۆ ماڵەکان بتڵەکانیان کۆکەینەوە بۆیان پڕەکەینەوە بۆیان نەبینەوە وەکو نسبەت ئێمە سعرێکی کەمی تایە غازەکەمان بەس ئێمە هەر بەردەوام دەبین لە ئیشەکەی خۆمان بۆ هاوڵاتیان. من 79 احنا موجودين وفاتحين بالموصل والحمد لله شهرتنا سابقت اسمنا. طرشي موجود بالموصل هي انواع، عندك العادي والمدبس والرمان. الاقبال على الطرشي الحمد لله جيد بالنسبه لباقي يعني المواد. عندك الطرشي يكون كماده مكمله للعائله الموصليه بصوره عامه يعني. طرش الموصل بكل المحافظات يستقبلوه ويجون عليها وناس خاصة بيها للطرشي هاي، يعني أهل خبرة بيها وطرشي طيبة يعني. Театра, а сами витрины представляют собой... Давайте, иди туда лезть. Праздник Масленица исходит корнями из Древней Руси. Народ всегда собирался, пек блины, встречал весну и провожал зиму, радовался солнцу, водил хороводы. В общем, в этом и заключается главный праздник Масленица. Это древнерусский наряд, платок, кокошник, платье. И совсем скоро будет первый розыгрыш. Это будет просто... Сегодня как раз день зимы, когда провожаем Масленицу, готовимся к весне, первый день. И вот сегодня мы решили проводить как раз зиму, последний холодный день, и готовим большой самый блин, которые были болезни, все самое старое, какие-то вещи могли выбросить, убирать. Это все сжигали, как бы начинали Новый год, новые, как бы с новой весной, с первыми лучами солнца, как бы начинали